وەزارەتی بازرگانی و پیشەسازی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ و ئاودێری هەڵسان بە دەرکردنی ڕێنمایەک بە ڕێگەدان بە هاوردەکردنی دانەوێڵە بۆ هەرێمی کوردستان. ئەمەش وای کرد کەوا نرخی گەنم لە هەرێمی کوردستان لە 600,000 دینار بچێتەوە سەر 400,000 دینار کەوا نرخی حەقیقی خۆیەتی. هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە هیچ جۆرە قەیرانێک یاخود هیچ جۆرە کەمی قوتی خەڵک و بە تایبەتیش ئارد لە هەرێمی کوردستاندا نییە، لەبەر ئەوەی لە کۆگاکان و سایلۆکان گەنمی تێدایە و بەشی هاوڵاتیانیش دەکاتن و پێویستە ئەوەش بزانین کە ئەم کارە تاکو ئێستاش بە شێوەیەکی مرکزی بۆ هەموو پارێزگاکانی عێراق ئەنجام دەدرێت.